دەستخۆشی لە دکتۆر دلێریەکەم بەڕاستیە من 2 ساڵە بەردی زراوێم هەیە ئازارەکیش لە بنیزگەم هەبوو چەند دکتۆران چیمێ کەس نەگوتی ئەچمە ئەمیشە گوتم ئەچمەکەن دکتۆر دلێری لەوێ عەمەلیاتەکەم وەڵڵا ئەوە بوو ناوی خۆم نووسی هاتم فحصشتی لۆ کردم عەمەلیاتی کردم دەستخۆشی لێ یەکەم هیوادارم نمونەی زیاد بی خۆی گەورە بیپارێزی داوا لە خێرخوازانەکەم زیاتر هاوکاری بکەن زیاتر و زیاتریش لە دکتۆرەکان لەو کەسانی لە زاری ڕائەتوانن یا هاوکاری بکەن جا بە پارە بە مادی بە خۆیان بەڕاستی جێی دەستخۆشیە هەموو شتەکانیان خەڵک زۆر نازوگلەی لە زۆر شتی لۆی هەڵەدەنە سندوقێ بەس بەخوای ئەوە نییە کە بێنێرە بەخۆ ئەزانن ئیشەکە کوو بەڕێواتی قەت گلەی و گازندان ناکرێ یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەنی و خوایە ماڵ و منداڵی ڕزقی ئیشاڵڵا ئی هەمووان یەکە جا ئەوەی بڵێ پاکەرەوە چی هەتا دکتۆری هەمان دەستخۆشیان لە یەکەم گیانەکەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی